السلام عليكم. باشا حالتان ساكن سلامة باشا. سلام يا ربي. أي لشتان ساق بيا كارو كسابتي حلال شتێکی زۆر باشە لە فەرمایشتی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم باس کراوە. بەسەرهاتێک هەیە ئەگەر حەستان لێیە پێم خۆشە بۆتان گەڕمەوە. زۆر باشە. ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت شەوێکیان بە هەر هۆکارێک بوو بێ دەگەڕنەوە کە ڕێی دەکەوێتە لای ناناوەخانەیەک. لەوێ کە دەچێت لە لای ئەو پیاوەی ناناوەخانەیە دادەنیشێت دەبینێ ئەو کەسەی کە نان دەکات و نانی بە تەندورەکەی دادەدات، هەر نانێکی دەخاتە ناو تەندورەکەیەوە زیکرێکی خوای پەروەردگار دەکات. جا سوبحان اللهیەک ئەستەغفر اللهیەک لا ئیلاهە ئیلا اللهیەک بۆ بێت گرنگەوەی ئەو پیاوە زیکر و یادی خوای پەروەردگاری دەکرد. ئیمامی ئەحمەد لێی دەپرسێ ئایا کاریگەری ئەو زیکرەت بینیوە لە ژیانی خۆتدا؟ پیاوەکە دەڵێ بەڵێ بینیومە کاریگەری ئەو زیکر و یادی خوای پەروەردگارەی. دەفەرمێ هەر شتێک لە تەمەنمدا کە داوام لە خوای پەروەردگار کرد بێت خوای پەروەردگار داواکاریەکەی بۆ جێبەجێ کردم و دوعاکەی قبول کردم، تەنها یەک شتم ماوە. ئیمامی ئەحمەد دەفەرمێ ئەو شتە چییە؟ پیاوەکە دەڵێت وەڵا ئەوەیە داوام کردووە کە لە ژیانمدا ئیمامی ئەحمەد بە چاوی سەر ببینم. دیارە ئیمامی ئەحمەد پیاوێکی مەشهوور بووە و زانایەکی بەناوبانگە لە لای ئەهلی سوننەی، بۆیە ئەو پیاوە دەڵێت تەمەنام کردووە کە ئیمامی ئەحمەد بە چاوی خۆم ببینم. جا سوبحان الله ئیمامی ئەحمەد زۆر پێی سێر دەوێت دەفەرمێت ئەوە تا من بەلاقی خۆم هاتوومە بۆ دوکانی تو خوای پەروەردگار ئەو دوعایشی گیرا کردی. کەواتە مەبەستمان لەو بەسەر هاتەی ئەوە بوو کە ئینسان زیکر و یادی خوای پەروەردگار بکات، خوای گەورەش داواکاریەکانی ئەوی جێبەجێ دەکات لە فەرمایشتی پێغەمبەریشدا هاتووە صلی الله عليه وسلم. ئینسان دەتوانێت ئەو شەوە قەدرانە لەسەر کارەکەی زیندوو بکاتەوە بەوەی کە لەسەر کارەکەی زیکر و یادی خوای پەروەردگار بکات، گوێ لە قورئانێک بگرێت، گوێ لە وتارێکی بگرێت، شتێکی بەسوود گوێ لێ بگرێت، زیکر و یادی خوای گەورە بکات، هەم کارەکەشی دەبێتە عیبادەت و هەم ئەو شەوانەش زیندوو دەکاتەوە و هەم خوای گەورەش داواکاریەکانی و حاجەتی ئینسان جێبەجێ دەکات لە کاتێکدا کە ئینسان خوای گەورەی لەبیر بێت و کارەکەی بە حەڵاڵی بکات، زیکر و یادی خوای گەورە بکات لەسەر کارەکەی. دەستان خۆش بێ و خوای گەورە کارەکەتان بەرەکەتدار کە ئینشاءالله. سەلامە دنیا ڕەبی. دەستان خۆش بێ.